بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست منحە و بەخشی وەزیرەکان لە کابینەی پێشوو کاردانەوەی لێ دەکەوێتەوە. زۆرینەی وەزیرەکان لە کابینەی پێشوو لە سەرەتای دەست بەکاربوونیان 30,000 دۆلاریان وەکو پێداویستی ناوماڵ وەرگرتووە، مانگانەش منحەی 7,500,000 وەکو منحە وەرگرتووە. بە میوانداری بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان تاوتوێی بەخشیش و منحەی وەزیر و پلە باڵەکان و چەند پرسێکی تایبەت دەکەین. سەرەتا راپۆرتێکی دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە. وتارێکی عەبدولستار مەجید لەبارەی بەخششی وەزیرەکان کاردانەوەی لێ دەکەوێتەوە و وتەبێژی حکوومەتی هەرێمیش باس لەوە دەکات پێداچوونەوەی پێدا دەکەن. لا سەرەتای دەست بەکاربوونی کابینەی هەشتەم هەر وەزیرێک بڕی 30,000 دۆلاری بۆ پێداویستی ناوماڵ وەک دیاری پێدراوە. بەڵام هەرێکە لە عەبدولستار مەجید وەزیری کشت و کاڵ و عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە لە پشکی کۆمەڵی ئیسلامی وەرگرتنی ئەو بڕەپارەیان ڕەت کردوتەوە. لەم بارەوە عەبدولستار مەجید لە وتارێکدا باس لەوە دەکات کاتێک سکرتێری بەڕێوەبەری نووسینگەکەی پارەکەی هێناوە لی پرسیوە دەتوانێت با خەڵکی ببەخشێت، بەتایبەت کە قەیرانی دارایی سەری هەڵدا بوو موچەش 2 مانگ جارێک دابەش دەکرا. لە وەڵامدا بەڕێوەبەری نووسینگەکەی پێی دەڵێت نەخێر ئەوە بۆ کڕینی پێداویستی ناوماڵە. ڕاستەوخۆش وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی پارەکە دەگەڕێنێتەوە و دەشڵێت پێویستی بۆ پارەیە نییە و وەرگرتنی ڕەت دەکاتەوە. لەلایەکی ترەوە لە کابینەی پێشوو بۆ هەر وەزیرێک بەناوی منحەوە مانگانە جگە لە موچەکەی خۆی بڕی 7,500,000 دیناری پێدراوە. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا وەزیری پێشووی کشت و کاڵ دەربارەی منحە و نەسرێ دەڵێت لیژنەیەکی سێکەسی لە وەزارەت با سەرۆکایەتی بەڕێوەبەری ژمێریاری و 2 ئەندامی دیکە دروست کردووە و ڕای سپاردوون کە هەر فەرمانگەیەک پێداویستێکی هەبوو لەو پارەیە پێداویستەکەی بۆ جێبەجێ بکەن. جیا لەوەش وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی لەو منحەیە هاوکاری سەدان کەسی هەژار و نەخۆش و پێشمەرگەی کردووە. وتارەکەی عەبدولستار مەجید حکوومەتی هەرێمی هێنایە دەنگ و جوتیار عادل وتەبێژی حکوومەت ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و سەرەڕای ئەوەی کە پشتڕاستی زانیاریەکانی وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی دەکات دەڵێت هیچ شتێک بە ناوی دیاری نەبووە و نییە، تەنیا بەخشین هەبووە و پێداچوونەوە با سەرجەم بەخشینەکانیش دەکەن. لە بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکە وتەبێژی حکوومەت داوا لە سەرجەم وەزیرەکانی کابینەی پێشوو دەکات مڵک و ماڵی حکوومەت لە ئۆتۆمبیل و خانوبەر و هەر کەلوپەلێکی دیکە کە تا ئێستا لە ئەستۆیان داماوە بیگەڕێننەوە. لە سەرەتای کابینەی پێشووی حکوومەت هەرێم 19 وەزیر بڕی 756 ملیۆن دیناریان بۆ پێداویستی ناوماڵ خەرج کردووە و وەزیرەکانی حکوومەت هەرێم لە پشکی کۆمەڵی ئیسلامی وەرگرتنی ئەو بڕەپارەیان ڕەت کردەوە. هاوکات لە ماوەی 4 ساڵی ڕابردوو وەزیرەکانی کابینەی پێشوو 7,560 ملیۆن دیناریان وەک منحە وەرگرتووە. منحە و موچەی پلە باڵەکان بەرگرانی لە سەر بودجەی گشتی دروست کردووە. ئێستاش لە کابینەی نوێ زیاتر لە 33 کەس پلەی وەزیریان هەیە. موچەی مانگانی هەر وەزیرێکیش 8,500,000 دینارە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە سەرەتای کابینەی یەکەمەوە تا کابینەی هەشتەم 1098 کەس بە پلەی تایبەت لا وەزیر و بریکار و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار خانە نشین کراون. 409 کەسیش لەوانە هیچ ڕۆژێک ئەو وەزیفەیان نەبووە. ساڵانەش موچەی خانەنشینی پلە باڵاکان 61 ملیار دینارە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری مەسەلەن چییە کە وەزیرێک بوون لە کابینەی پێشووتر 30,000 دۆلاری وەکو پێداویستی ناوماڵ پێدراوە منحەج یاخود بڵێن نەسری مانگانەش 7,500,000 دینار. ئەم بڕەپارەیە زۆر نییە؟ بەناوی خوای گەورە سوپاسانەکەم. دیارە لە کابینەی پێشووترا ئەو بڕەپارەی کە باستان کردواتە سێ بە بازمانی عام بڵێن نزیکەی 3 دەفتەر تەرخان کرا بۆ هەر وەزیرێک. من لەو کات باش بیرمە وەزیرەکانی گۆڕان ڕەتیان کردەوە و ئەو 2 وەزیرەی کۆمەڵی ئیسلامیش کە خۆتان ڕاتانگەیان و پێم وایە 1-2 وەزیری تریش بە هەمان شێوە ڕەتیان کردەوە و لە موچەکەی خۆیان تەسیساتی ماڵ و پێداویستیەکانیان کرد.
بەڵام زۆر خراپە ئەوەی کە گەندەڵی حکوومەت بە فیڕۆدانی ملیۆنان دۆلار کورتکەیتۆ لە 3 دەفتەرە خەڵکەیە زەویەکی وەرگرتووە بۆ نمونە لە شوێنێکی استراتیژیە و لێرە داوێتە 3 ملیۆن دۆلار یەک زەوی بچووک 300 دەفتەر 300 دەفتەر بشاریتەوە لەبەر 3 دەفتەر من پێم وایە قیاسی وەزیری باش ئەوە نییە کە مەعاش وەرەگرێت قیاسی وەزیری باش ئەوە نییە سیارێکی حکوومەتی لە و دوای تەسلیم یەکاتەوە ئەوەی خانوویەکی حکوومەتی لە ئەوەی داتەوە قیاس بۆ وەزیری باش ئەوەیە چۆن دەتوانێت لە ڕێگەی وەزارەتەکەی و خزمەتکە و لە ڕێگەی وەزارەتەکەی و ئەو پلان و استراتیژ و بەردامە و ڕوئیای هەیە جێبەجێیکە من تەمەناکەم هەموو وەزیرێک 7 ملیۆن دیناری نەسریەکەشی وەرگێ بەڵام ڕێگە لە گەندەڵی چەندین 7 ملیۆن دۆلاری بکە لە وەزارەتەکەی خۆیان چونکە پارەی ئەم وڵاتە يعني من دیسان تاکیدە عەدالەتی موچە زۆر گرنگە موچەی پلەکانی خوارەوە بۆ سەرەوە پلەکانی سەرەوە بەڵام ئەگەر پێمان وابێ گەندەڵی ئەم وڵاتە ئەوەیە وەزیر 7 ملیۆن نەسریە وەرەگرێت وەڵا وەزیر هەیە لە شەوێکا لەوانەیە نەک وەزیر مەکتەب سیاسی سەرکردایەتی مەسوولی حزبی کوڕی مەسوول لە شەوێکا دەئەوێ ئەوەی لە قمارە دۆڕاند بێ بۆیە یعنی پێمان وابێ گەندەڵی ئەم وڵاتە ئەوەیە ئەمە یارمەتی گەندەڵکارانە دەین یارمەتی ئەو دەسەڵاتەیە دەین کە گەندەڵی کردووە زوڵمی لە خەڵک کردووە فۆکسەکەیکەینەوە سەرەوەی کە وڵا گەندەڵەکە رەمەیە وەزیرێ 7 ملیۆنی وەرگرتووە ئەوەری نەگرتووە شوقەی وەرگرتووە ئەوەری نەگرتووە یا پەرلەمانتارێک شوقەی وەرگرتووە طبعا من دیفاع لەوە ناکەم بەڵێ من پێم وایە چکە پەرلەمانتاریش یعنی خۆ پەرلەمانتارێک لە دهۆکۆ دێ لە سلێمانیەوە دێ لە گەرمیانەوە دێ شوقەیەکی بۆ دابین کراوە خانوویەکی بۆ دابین کراوە تەجهیز و پێداویستەکانی تێکرێ و دوای تەوابوونی خولەکەی تەسلیم یەکاتەوە ئەی بچێتە کوێ و ئەمەش نابێ بۆ پەرلەمانتار قیاسکەی ئەوەیە پەرلەمانتار لە کاری پەرلەمانیە ئیشی لەسەر چەند دۆسیە کردووە ڕێگەی لە چەند گەندەڵی گەورە کردووە چۆن ئەدای کارەکەی خۆی کردووە ئەبێ قیاسەکان بەم شێوەیە بێت باشە بەس بەلاتەوە بڵین ئاسایی ئەگەر وەزیرێک سەرەتای دەست بەکاربوونەکەی ئەم ڕەپارەی وەرگێت چکە ئەمڕۆ حکومەت دەڵێ پێداچوونەوە پێدا دەکەین نەیوتووە کە مەسەلەن ئەمە کۆتایی پێدێنن پێ دوایە زەرورە کە بە بڕیارێک ئەم ئەگەر کەمیش بێ ڕەپارەکە لە چاو گەندەڵەکانی دیکە ڕابژیرێت من پێم وە بۆ ئەگەر زەرور وا خۆمە چوو وەربەکرد بۆ خۆم کە من ینی ئەمە هیچ نییە چکە ئەوەی بۆ پەرلەمانتارەکانی تریشە هیچ امتیازات نییە ینی پەرلەمانتار شوقەی پێ بدرێ خانووی پێ بدرێ بە موقت پێی ناتێ ئەنی تێژی دوای تەوابوونەی داتۆ پێداویسی من خۆم وەرمەگریانی کە لەم دوو خولا بە درێژای هەر دوو خولەکە 1 دینار مەسروفی من نییە لە پەرلەمان 1 دینار نەبۆ خانوم نەبۆ شقم نەبۆ هیچ شتێکم سیارم نە هیچ شتێکم نەکردووە بەڵام ئەم هەندێک شتێ پێداویستیە بۆ پەرلەمانتار وەکوتم من پێم وانییە پێویست بێ 3 دەفتەر بدرێ بە وەزیر نازانم چنێ بدرێبەوە بەڵکو حکوومەت خۆی شقەی هەیە خۆی خانووی هەیە خانوو شقەکانیان بۆ دابینکا بۆی ئەم 4 ساڵەتیان ئیشەکانی تیان ڕاپەڕێنن دوای کە تەواو بوو لیان وەرگیرێتەوە بەڵام بەداخەوە زۆر وەزیر هەیە تا ئێستا زۆر وەزیرەیە تا ئێستا ئۆتۆمبیلەکانی خولی پێشووی لایە لە خانوو ئینەکانی خولی پێشوویە تا ئێستا چۆڵی نەکردووە نەک وەزیر هەیە مۆزەفی حکوومەت نییە هەیە گۆرانی بێژە هەیە چییە بڕۆ لە شوقەکانی ناستی لە خانوو شوقەی حکوومەتان تا پێویستە لیان وەرگیرێتەوە باشە بەس قسەرە سەرەوەی ئەو شوقانەی کە دەدرێت بە وەزیر و نازانم پلە تایبەتەکان ئەوەندە کەم و کوریانەیە کە مەسەلەن 3 دەفتەریان بوێت بۆ نۆژنکردنەوە یاخودەوەی پەرلەمان باز دەکە کە ئەم جارش لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕپارێکی باش بۆ دەستی سەرۆکاتی خەرج کراوە ئەو خەرجکردنەوەی لە کۆڵنیوەکتان لێ کردووە لە پەرلەمان طبعا من ناڵێم 3 دەفتەرەیە دوێکی گوێ پێویستە حکوومەت خۆی لیژنەیەکی نەزیهەیە بێت پێداویستیەکی ئاسایی پێداویستیە کە بۆ وەزیر و وین پێویستە ئەم ماوەی کە لە سلێمانی هاتووە لە دۆجارەوەی لە هەولێرە من پێم وایە عەیبە یعنی خانووەکەی خۆ جێبێڵی بڕۆی بۆ خانووی وەزیر یا بڕۆی بۆ ئەوانەی لە دوور هاتوو شوێنێکی متەواضع لە برێ پارەیان بدرێتە حکوومەت خۆیان خۆی بۆیان چاکە سەبارەت بە پەرلەمانیش دیارە پەرلەمانتارانیش شوقیان بۆ دابین کرا و شقەری پەرلەمان بۆ موکی پەرلەمان بووە خانووی پەرلەمان بووە پێداویستەکانیان بۆ دابین کراوە پێداویستی ناوماڵی تیا بۆ دابین کراوە ئەوەی کە من معلوماتم هەیە بە فیڕۆدان هەیە کڕینی شت هەبووە بە گران لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکێنراوە
کە خەڵکی کۆمەڵی ئیسلامی تایە خەڵکی گۆڕانی تایە و لایەنەکانی تایە لیژنەکە وردەکاریان کردووە پێم وایە شتی باسیشیان دەستنیشان کردووە و لە قۆناغەکانی کۆتایی کارەکانی بەڵێ ینی لە چیدا بە فیرۆدان کراوە بۆ پەرلەمانتارایان دەستی سەرۆکایەتی نۆژەنکردنەوەی خانووەکانیان سەیری کە بۆ نمونە چیکە دیارە بە ڕوون بێ هەم ناوی پەرلەمانتار لە کەدار دەکرێ پەرلەمانتار خۆی شتی نەکڕیوە هەر پەرلەمان خۆی لیژنەی مشتریاتە چی پێڵێن ئەوانە چون کرد لەوانەیە قەنەفەیە هەرزان بێ گرانتر کڕی بیان لەوانەیە پێداویستێکی ناوماڵ تەلەڤزیۆنی هەرزان بێ گرانتر کڕی بیانە لیژنەکە لەسەرەوەی سعری ئەسلی چۆنەوەم سعرانە چۆنە بەڵام ئەمە گرنگە زۆر گرنگ ڕێگری لە موردە گەندەڵیانش بکرێ بەڵام ئەمە یەکسان نییە چاوپۆشیکردن لەوەی کۆمپانیەکانی سکیوریتی و خزمەتگوزارینە و $100 ملیۆن وەرەگرن ئەوەی ئێستا بە ناوی جیاوازەوە لە سەیتەرەکان و لە کوێ و لە خاڵەسنووریەکان و کورە لە هەموو شوێنێ سەرانە لە خەڵکە سێندرە بە ناوی حزب و بە ناوی کۆمپانیای حزبی و بە ناوی ئەوانەوە ینی من پێتەڵم ئەگەر پێم باش بۆە خۆمم کرد یەک دینار یعنی من هێ بیانی بۆ پەرلەمانتار بێ یەک دیناری من لە حساباتی ئەم 6 ساڵەی پەرلەمانانیە یەک دینار بەڵام پەرلەمانتاری لە گەرمیانەوە دێ لە دهۆکەوە دێ نابێ شوقەیەکی بۆ دابین کرێ ئەم شوقە نابێت تەباخێکی تیابێ نابێنێکی تیابێ بەڵام ئەگەر لە کڕینی تەباخێکا لە کردنی شتێکە زیادە مەسروفی کراوە ئەوە بێ ئەو لیژنەی لێکۆڵینەوە بێ و سزا و لێ پێچین بەڵێ شتیوە بووە لە پەرلەمان قەنەفەیەک $3 دۆلارۆک و وتت بە زمانە بازارەکەی بۆ ئەوەندە کردرابێت نا سێ دەفتەر نانە سێ دەفتەر نەبووە بەڵام لەوانەیە قەنەفەیە 12 وەرەقە 15 وەرەقە بێ دوو قات سعر هین کرابێت بەڵام ئەو لیژنەی لێکۆڵینەوە دروست بووە و خەلەلەکانیش دەشیشان کراوە لیژنەکەش نوێنەری گۆڕانی تایە کۆمەڵی ئیسلامی تایە یەکگرتووی تایە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە کابینەی ئێستا کە وەزیرەکان دەست بەکارن پێت وایە زەرورە کە حکوومەت دەڵێ پێراچوونەوەی پێراکەم بە یەکجاری ڕابگیرێت من تا ئەم ساتێک کە من تۆ قسەکەینەوە سێ دەفتەر و شتەی ناوانەی من برادەرەکانی خۆم کە وەزیرن لە بزوتنەوەی گۆڕان هیچ بڕەپارێکیان وەرنەگرتووە هیچ بڕەپارێکیان وەرنەگرتووە بەڵام خۆ پێویستە ینی وەزیرێک لە سلێمانیوە دێ لە گەرمیانەوە دێ بێ شوێنێکی نیشتەجێبوونی ئاسایی بۆ دروستکەی بەڵام هەرگیز دروست نییە پارە بدەیت دەسوەزیر خۆیەوە بڵێ وەرە بڕۆف ئەوە 3 دەفتەر و 4 دەفتەر و 5 دەفتەر و تەسیسی ماڵەکەت کە بەڵێ ئەی سەبارەت بە مینحا ئەو 7,500,000 کە باز دەکرێت کە وەستلیش ناگەڕێتەوە بۆ حکوومەت پێ دوای دەبێت دەسەی سپاکی لێکۆڵینەوەی لەسەر بکە کە چۆن سەرف دەکرێت وەزیرێک ئەگەر پێی بدرێت ئەوە بە پێ ڕێنمایی و قانونە هەر وەزیرێک منحەیەکی لە بەردەسایە پەرلەمانتار نیەتی هیچ پەرلەمانتارێ منحەی نییە منحە چییە بۆ ئەوەی پێداویستیەکی سەریعە بۆ نمونە نەخۆشێک ڕووەکە لە وەزیرێک عملیاتێکی خێرایە مەسروفاتێکی سەریعە شتێکە لەو بوارانە سەرفەکرێت بەڵام باوەڕکە کاکی من هەر وەزیری 7 ملیۆن سەرفکە معاشەکەی خۆشی وەرگێت بەس ڕێگە لە گەندەڵی کات چکە ئەو گەندەڵیانەی ڕۆژانەیە کرێت 10,000 جار لەو ڕقەمە زیاترە کە خەریکە مێشکی خەڵکی پێوە مەشغوڵەکرێت ئەمە بچووکردنەوەی گەندەڵیە و ئەمە گەورەترین خزمەتە بە گەندەڵکارە باڵە ینی پێ دوای نابێت لە کۆڵینەوە لە وردە گەندەڵیانە بکرێیان بۆچی خزمەتە بە گەندەڵکارە کاکە ئەبێ لێکۆڵینەوە بکرێت لە موردە گەندەڵیانەش بەڵام ئەبێ لێکۆڵینەوە بکرێت لە موردە گەندەڵیانش بەڵام پێت وابێ گەندەڵەکانی ئەم وڵاتە ئەمەیە ئەمە گەورەترین خزمەتە بە گەندەڵی باشە بەس سەبارەت بە مڵک و ماڵی حکوومەت چی لە ئۆتۆمبیل ئەوەی کە لای بەرپرسانە پێ دوای ژمارەکەی چەندە جگە بڵێن بە شێوەیەکی شیپ لە تایبەتەکان یاخود ئەوانەی کە ئۆتۆمبیلی حکومیان لایە وەڵا ئۆتۆمبیلێکی زۆری حکومی خۆی نزیکەی 20,000 ئۆتۆمبیلی حکومی هەیە بە تێکراوە بەڵام ئەو بەشکی لای فەرمانبەرە کاربەندی مستحقە بەڕێوەبەرە ئەوانەیە بەشێکی زۆر وەز لە وەزیرەکان بە درێژایی کابینەکانی ڕابردوو ئەو ئۆتۆمبیلە لانکرۆزەرە مۆدیل بەرزانیان لا بۆ نیان داوەتەوە و خەڵکی تریشێ ئۆتۆمبیلی حکوومەتی لایکە هیچ ڕەبتی بە وەزیرەوە نییە خەڵکەیە شوقەی لایە خەڵکەیە خانووی پێدراوە خۆی کێشەکە چی وەکای حەکیم لە ڕابردووە هیواداری تر لەمە دو ئەمە نەبێ ئەم بەرپرسانەی حکوومەت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەوانە کە سەید و مڵک و ماڵی دەوڵەتیان کردووە
ویان زانیە ئەوان مالکن خاوەنی ماڵەکە نەک وەکیلن ئیتر ئۆتۆمبیلیان داوا بە خەڵک عەرزیان داوا بە خەڵک خانوویان داوا بە خەڵک پارەیان داوا بە خەڵک خەڵکیان لە بەیاچ و زەری بە عەفو کردووە یعنی تەخشان و پەخشانیان بە پارەی ئەم وڵاتەوە کردووەکەوە هی باخەڵی خۆیان بێ لە کاتێک ئەوان وەکیلن مالک نین. بەڵ بە سەبارەت بە موڵکی گشتی ینی ئەو موڵکە گشتیانش زۆرن لای حیزب و بەرپرسەکانیش کە ئەمڕۆ حکومەت داوای کردووە کە بگەڕێنرێتەوە. وەڵی هیوادارم حکوومەت بتوانێتەوە بکە بەڵێ زەویەکی زۆر کاکە بینای قوتابخانەیە مەقڕی حیزبیە بینای قوتابخانەیە مەقڕی حیزبیە داوایری حکوومەتە بارەگای حیزبیتیایە چۆن زۆر نینەرە وەڵاوەندە زۆرن بەڵامایە حکوومەتەیکە هەر ناشی دەنخۆ بڕۆ بزانێ سەر خانی محافظ لە سلێمانی لای کێیە خانوەکەی تری فلان لای کێیە خانی محافظی کۆنی هەولێر ئێستا لای کێیە ئەم هەموو زەویە کشتتوکاڵی داگیر کراوە لای کێیە چەند مەکتەبە دۆزیتەوە بارەگای حیزبیتیایە. بەڵێ سەرۆکی پێشووی سەرۆکی ئێستای هەرێمیش خانوەکەی تەسلیم کردوێتەوە خانوەکەی موڵکی گشتیە. طبعا ئەوان خۆیان دەڵێن گوایە کاتی خۆی لە مامجەلالیان کڕیوە وەک خۆی وتی لە مقابلەیەکە سیاسە و شتێ دۆنمە طبعا شوێنێکی زۆر گەورەیە بەڵام دوایی چۆن گەورە کرا لە پارەی کێ کرا طبعا ئەوان ئەڵێن ئەمە بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە یە گویا پارتی لە حکوومەتی لە سەرۆکایەتی کۆما بڵام لە ڕەحمەتی جەنابی مامجەلالی کڕیوە بەڵام ئەگەرە بێ بگەڕێتەوە بۆ ئەسڵی عەقدەکە ئایا ئەو کاتەوە تەملی کراوە لەسەر ئەو فرۆشتێتی ئەو یانە بەڵام لە نەتیجا کراوە بە ناوی پارتی دیموکرات. بەڵێ بەس پێ دوایە زەرورە بۆ نمونە هەموو ئەوانە موڵکە گشتەکان حکوومەت یاخود دەتوانێت ئەمانە بکە مەسەرەن ئێستا کۆمەڵێک لای پارتیە لەنگە لای خۆشتان لە گۆڕانە بێ دەیکێتی هەیە لەلایەنەکانی ترەیە. کاک حەکیم هەموو ئەو ملکانەی کە بە تاپۆ بە ناو بە هەرچی بە ناوی حکوومەتەوە لا هەرکێ بێ پێویستە بگەڕێنرێتەوە. بەڵام پێویستە یاخود پێ دەتوانێت حکوومەت دەمە بکە. وڵای جابا بزای نەتوانێت خۆی کاک حەکیم کۆمەڵک چاکسازی سەریعتر و زەڕورتر هەیە لەمە. بەڵێ ئەوەی کە یەکسەر تەئسیر لە حیاتی خەڵکەکە لە موچەی خەڵکەکە لە بازارەکە لە ئیسلاحەکە جارێ بە حکوومەتەوە بگرێتە بەر ئەگەر لەوا سەرکەوتوو بوو ئەو جا دەست بێ بۆ مەنگاوە قورسەش لەوا سەرکەوتوو بوو دەستێ بۆ هەنگا بە تایبەتی چاکسازی لە دۆسەی نەوتە لە قانونی ئیسلاحە ئەو گەندەڵیە گەورەی لە داهاتی خاڵە سنوورەکانە ئەکرێت ئەوەی کە مەوات ڕۆژانە شیش و ئاسن و یلکە و چیوچی داخلەکرێڵێن ترانزێتە گومرگ نادەن و ئەیبەن بۆ سووریا لە کاتێکا بردننی مەوات بۆ سووریا هەر مەمنوعە بە گەندەڵی ئەیبان ئەو هەموو پارەی نەوتەی دیار نییە ماڵانە دەیان ملیۆن دۆلار بۆ چەند بەرپرسێکی حەزبیە ڕوا بە ناوی شەریکەی سکیوریتی و خزمەتگوزاری نەوتەوە هیوادانی حکوومەت لەمانەوە دەست پێ بکە. باشە بەس باسی خاڵە سنووریەکانت کەنی لە کام خاڵی سنووری ئێستا نازانم لە پێشتیش باسی لەوە کرد و کێلکە و دووگی حیوان وە لە خاڵە سنووریەکان گەندەڵێکی زۆر ئێستا داهاتی خاڵە سنووریەکانیش نایەتەوە ناو وەزارەتی دارایی. وەڵی کاکە با بۆ باسکەم وەڵی خاڵە سنووریەکە کەمێ ئالۆزە ینی کەمە کاتمێ بۆ باسکەم. طبعا داهاتی خاڵە سنووریەکان بەشێکی دێتەوەین مەسەن بۆ نمونە حاج ئۆمەرە نزیکەی 4-5 ملیۆن دۆلار برایم خەلیل نزیکەی 15 ملیۆن دۆلار پەروێزخان نزیکەی 18 بۆ 19-20 ملیۆن دۆلار پەروێزخان نزیکەی 3-4 ملیۆن دۆلار ئەمە وەکو داهاتی خاڵە سنووریەکانە گەڕێتەوە بەڵام لە تەنیشت ئەمە بە یەک دنیا ناوی ترەوە بە ناوی سۆنەر و بە ناوی نەقڵبەڕی و بە ناوی سەرەی سەیارە و بە ناوی سکیوریتی و ینی کۆمەڵە ناوی زۆر زۆرە ئەمە کۆمپانیای حەزب بە پارە بۆ خۆی وەرەگرێت. ئەوەی تریشی هەیە مەسەن بۆ نمونە ئێستا هێنانی یەلکە مەمنوعە جا بۆ ئەوەی کە ئینفلۆنزای باڵندەیە لە ئێران یا بۆ ئەوەی دامی ئینتاجی ناوخۆوەکە بەڵام من یەک دوو نمونەی بەسیتێ بۆ ینی ئەمە خۆم لەلامە لە دۆسیەکەم لەلایەم چوارشەمەی ڕابردوو شەوەکەی 71 کۆنتێنەر یەلکە داخل بوو پێنجشەمەش 8 کۆنتێنەر داخل بوو بەبێ گومرگ بەهێزی چەکدار داخلیان کرد لەکوێوە لە باشماخەوە بۆ هەر تەنێکیش کە بۆ خەڵکیان داخل کردووە ئەو هێزە 12,000 دۆلار
واتە دەفتەرێک و 20 وەرەقەیان وەرگرتووە باڵە واتە بەو دووشەوە نزیکەی ملیۆنە دۆلاریان خستۆتە باخەڵیان ئەمە چەتەگەرایی پێوترێ جایسە و چەتانە لەوانەیە پێیان ناخۆش بێ ناتۆ گومرگ نادەیتەوە سا بۆ گومرگ ناکەیت و مەمنوع داخڵیەکەیت و طبعاەوانەیە کە من پێیان نەڵێم ئەمە چەتەگەرایەمانە خەڵکی زۆر بەقوتن هێزی ئەمنیان هەیە چەندین سیارەوە گەڕەخەن مێکزەمینیان پێەیە بە زەبری هێز و شەق و چەک داخڵیەکەن و ئەوش حساب بۆ حکومەت ناکەن لە کاتێک خۆیان دەسەڵاتیانێ ئەمە خۆیان بە خەڵکی دەسەڵاتدارەزان و خۆیان بە حاکمەزان ئەمە پێش هەموو کەسێک سوکایەتیە بە حکمی خۆیان و سوکاتیە بە سولتەی خۆیان سوکاتیە بە مێژوو ڕابردووی خۆیان سوکاتی شە بە حکومت کە دەڵێ حکومەتێکی بەهێز دروست دەکەین بە دڵنیاییەوە ئەمە شەرمەزاری گەورەیە بۆ حکومت خەڵک هەبێ ئەوەی پێڵێ بە عنتەری نە گۆمرگدا نە حساب بۆ گۆمرگکە نە بوەسێت لە دووشەوە نزیکەی 90 کۆنتێنەرێلکە داخڵ کات بۆی کۆنتەرێنەرێ لە بازارە بیفرۆشێتەوە لە بازاری دۆلارەکە پیاوێ دانیشتووە لە هەر دەفتەرێک و 20 وەرەقەلایەکی وەرەگرێت تخوا بە شەرمەزاری نییە باڵ ئەی سەبارەت بە داهاتی خاڵە سنوورەکان ینی چەندی پێ دوایە بۆ کۆمپانیا حیزبەکانە چەندی بۆ حکومەت دەڕوا بۆ نم پێ دوایە زۆرینەی بۆ کۆمپانیا حیزبەکان نازان بە ناوی سوۆن کردی کاکەگیان من سەریکە من ڕقەمەکەی پێشوم بۆ باس کردی بە ڕقەمەکەی بە ناوی تەمین و بە ناوی جۆراجۆ تەمینی ئیجباری لە دنیا نییە هەر سیارێک بڕا بە زۆر تەمینیەکەن ئەگەر بیست و تێدیدارێکی تەمینانی نادەنەوە ئەمە لە دنیا نییە بەڵام ئەوەی تری کە بۆم باس کردی وەکو باج و ڕسومات وەرەگیرێ لەو خاڵە سنووریانە و ڕقەمانم بۆ باس کردی کەیەتەوە خەزیێنەی دەوڵەت باش بەس خۆت بەو ڕقەمانە هەیە داهاتی خاڵە سنووریەکانەوە نزیکەی 6 ملیۆن دۆلارە نەخێر لەبەرەوەی بێک ناوی تری جیاوازەوە پارە لە خەڵک وەرەگرن و ئەو پارەش کە وەرەگیرێ بە ناوی جیاوازەوە لە خاوەنبار وەرناگیرێ لە خەڵکی عام وەرەگیرێ چکە لە کۆتاییە ئەچێتە سەر نرخی هێلکەکە ئەچێتە سەر نرخی بارەکە ئەچێتە سەر نرخی برنجەکە خۆ خاوەنبار خۆی نایدا باڵە باست لە مەسلەی چارەسەری ئەوە کرد کە پێویستە وتت زوو چارەسەرێک بۆ مەسلەی موچە بدۆزرێتەوە یعنی چارەسەری موچە چییە ئێستا بدۆزرێت چووکە خەڵک چاوەڕێ بوو کە ئێلانی کەم چارنووسی پاشەکەوتەکە شێر دیاری بکرێت خۆی کاک حەکیم چارەسەرەوەی لەگەڵ بەغا ڕێکەوی زۆر بەڕوونی و زۆر بەڕاشکاوی ئێستا ماگانە موچەیەکە درێت ماگانە موچێک 5 ڕۆژ دواکەوێ 6 ڕۆژ دواکەوێ 2 ڕۆژ پێشەکەوێ مانگی موچەیەکە درێت بەڵام کێشەکە ئەوەیە پێشووتر کۆمەڵێک موچە دواکەوتووە بە کەڵەکە بوو مەسەرەن لە بەغداوە 6 دێ لێرە بۆ نمونە 2 درێت لە بەغداوە 7 دێ لێرە 3 درێت لە بەغداوە مانگی 8 دێ لێرە 4 دێت هەر ئەمە بێ ڕێکخرێتەوە و هەموو ئەو پارانەی هاوڵاتیان کە قەرزارن تەثبیت کرێ لە ژمارە حسابیەکە چونکە ئەمە قەرزە لە گردنی حکومەتە و ئەبێ سیستەمێکی بۆ بدۆزێتەوە بۆ دانەوەی ئەم پارەیە و سیستەمەکەش کە مناقەشە کراوە ئەوەیە ئایا مەرحەلەیەکەم توان خزمەت گوزاری لێ بدەن ئەو قەرزانەی لەسەریانە لێ بدەن و لە مەرحەلەی دووەما بتوانرێت لەگەڵ باشبوونی دۆخی داراییە ئەوش باشبوونی دۆخی دارایی من پێم وایە بەڕێکەوتنێکی سەنگینە لەگەڵ حکومەتی عێراقا بە ئەرقامێکی دەقیق و شەفافانە بە خەڵک بوترێت ئەمە داهاتی خاڵە سنووریەکان ئەمە داهاتی باج و زەریبەوە ئەمە کۆی داهاتی ناوخۆ ئەمە داهاتی نەوت ئەمە پارەیە لە بەغدا لە بەرامبەری شابوتری ئەمەماندا بە موچە ئەمەش خەرجی وەزارەتەکان و ئەو کاتە بتواندێ خۆ کێشەکەر موچە نیە کاکە قەرزێکی زۆری بانقەکانیان لایە قەرزێکی زۆری خەڵک لایە من یەک نمونەت بۆ باسەکەم کاک حەکیم ماوەیە پێش ێستا هاوڵاتیە کاتە لای من سەرەتانیەتی پێویستی بە پارەیە بۆ عیلاج خۆی پارەی خۆی نزیکەی 15 ملیۆنی خۆی پێشتر لە بانک دایناوە و دایعی خۆیەتی من پارەی خۆی بۆ 15 ملیۆنی هەبووە لە بریۆی لە ماڵا بێ بردێتی لە بانک دایناوە ئێستا لە کاکە پارەکەم بنەوە بۆ ئەوەی عیلاج و دەرزی خۆمی پێ بکەم هیچ پارەی لە بانکەکانە نییە خۆ ئەمانەش هەمووی کێشە یعنی کێشەیەکی زۆر هەم قەرزی خەڵکێ هەم قەرزی بەڵێندەر هەیە هەم قەرزی موچەی فەرمانبەران هەیە هەم قەرزی کۆمپانیەکان هەیە باشە کە خەڵکەیە قوتابخانەیەکی دروست کردووە بە هەموویەوە 2 ملیۆن دۆلاری تێچۆ لەوانەیە 10 دەفتەر یعنی بە زمانەکە بڵین 10,000 دۆلار یا تا 100,000 دۆلار قازانجی کرد بێت
تۆ سەپارەکەی من ڕۆژ تۆ هیچی نادەیتەوە مایەکەشی نادەیتەوە مایەکەشی تێنا ناچار کۆمپانیاکە ئیفلاسی کرد خاتووە خان و ماڵ و مڵک و سیارەکەی ئەفرۆشێت یعنی خۆ کێشەی حکومڕانی لە کوردستانە کێشەیەکی کەڵەکەبوو گەورەیە بەڵام بێ ئازایانە بەڕێگری لە گەندەڵی بەڕێگری لە سەرانە وەرگتن بەڕێگری لەم دزی و زوڵمەی لەم خەڵکەکرێت بە شەفافێت لە دۆسەی نەوتا بەڕێکەوتن لەگەڵ عێراقا بە تەنزیمی داهاتی ناوخۆمە حەل کرێت باڵ بەس ڕێکەوتنەکە لەگەڵ عێراق هیچ هەوڵێکەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراق یاخود ئەگەر ڕێک نەکەوین لەگەڵ عێراق کێشەی موچەمان بۆ دروست دەبێت لە کوردستان بەدڵنیاییەوە هەم لێرە هەم لە عێراق نێتێکی زۆر باشەیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان نەتوانێت لەگەڵ عادل عەبدولمەهدییان ڕێککەوێت تووشی قەیرانێکی گەورەیە بێ هیچ سەرۆک وەزیرانی لە پێشووترا بەقەندازەی عادل عەبدولمەهدی هاوسۆز نەبووە لەگەڵ کووردا دڵنیام هیچ حاکمیەتریش لە عێراقا لە دوای عادل عەبدولمەهدی بە ئەندازەی عادل عەبدولمەهدی هاوسۆز نییە لەگەڵ قەزیەکانی کورد و بەتایبەت کێشەی موچە بۆیە عادل عەبدولمەهدی دەرفەتێکی زێڕینە و ئەگەر کورد بزانێت ڕەحمەتێکی گەورەیە بۆ کورد بۆیە قەراری عەقڵانی ئەوەیە بڕۆن دۆسەی کێشەی دۆسەی نەوت و دۆسەی موچە ئێستا عادل عەبدولمەهدی زەختێکی زۆر زۆری لەسەرە بەشە بودجێ هەرێمی کوردستان ڕابگرێ ڕای ناگرێ باشن ئێمە نابێت تەقدیری ئەم ڕۆڵی عادل عەبدولمەهدیکەین بەچی تەقدیریەکەین بۆ بچی ڕێکەوین لەگەڵیا بەچی ڕێکەوین لەگەڵیا بۆ یاسای بودجێ عێراق وە خۆی جێبەجێکرێ باڵ باڵ ینی پێ دوایە تاکە چارەسەر ڕێکەوتنە ئەی ڕاتان چی بوو لەسەر مەسلەی کۆمەڵێک سکاڵا بوو لەلایەن پەرلەمانتارانە دادگای فیدراڵی بۆ مەسلەی چارەسەری موچەی فەرمانبەران کە پێیان وایە لێرە حکومەت وەکو پێویست موچەکە دابەش ناکات و بۆ شتی دیکە سەرف دەکرێت و هەوڵێکی شەبوو چەند پارێزەرێک کە ئەوانیش بەنیازن طبعا من خۆ پشتیوانی هەموو هەوڵێکی قانونیەکەم لێرە بێ لە بەغا بێ لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێ و لە هەر دزی و گەندەڵیەک لەین بکرێم بەڵام بەداخەواڵێم ئێمە خۆمان پێشتیش چەند محاولەیەکمان کرده بوو حکوومەتی عێراقی هیچ دۆسێک لە پەرلەمانتار وەرناگرێت سکاڵا هیچ دۆسەیەکی تایسە وەرنەگرتو وەری ناگرێت ینی بەڵام ئەوان بەناوی فەرمانبەرانەوە کردویانە هاوڵاتی دووسێکی ئەوە دقیقە فەرمانبەر وەک خۆی ئەتوانێت بڵێت من پارەم لە بەغداوە بۆ هاتووە وەکو موچە لێرە پێم نەدراوە بەڵام ئەگەر وەکو پەرلەمانتار بەداخەوە نەک بۆ ئەوە ئێمە کاکین پێشووتریش کۆمەڵە کێشەمان هەبوو سکاڵامان بردووەتە بەغا هیچ سکاڵایەکیان وەرنەگرتووە لە نەجاوتیانەوە پەیوەندی بە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە ئەبێ بەشێکی فشارەکان لە عێراق بێ بەشێکی تری فشارەکان لێرە بێ بەڵێ پشتگیری و فشارانەکەی کە لە عێراقیشەوە بێ نەگەر باراسی موچە بێ ئەزین چۆنە کاکین پشتگیریەکەم بەڵام نابێ بیر لەوە بکەینەوە فشارێک لەلایەن هێزێکی شۆڤێنیەوە بەکار بێن چکە من دڵنیام هیچ پەرلەمانتارێکی کورد ئەمەی بۆ ئەوە نەکردووە بڵێ لە بەغاوە ڕێگری لە ناردنی بەشە بوو هەرێمی کوردستان بکە بە بەغا بڵێ پارەکە منێرە چکە ئەگەر تۆ بینێری نادرێ بە موچە چکە ئەم پارانی کە لە بەغاوە هاتووە دراوە بە موچە بەڵام غەڵەتی تیاکراوە چۆن بەغدا مانگی یەکی نرد ئەمان موچەی مانگی دایان پێدا ئەمە غەڵەتە بەپێی قانونی بودجە ئەمە غەڵەتە چکە بەغدا بودجەی ساڵی 2009 ناردەوە تۆ چۆن هەشتەی پێنێری بەغدا مانگی دوی نرد ئەمان سێیان پێدا بۆ نمونە ئەمان یانزەیان پێدا بەغدا موچەی مانگی سێی نرد ئەمان مانگی دوانزەیان پێدا چواری نردێکیان پێدا یعنی هەمومان یە مەعاشێکیان دا بەڵام خەلەلەکە لەم سەرە یعنی ئەوە نییە بڵێ پارەکە لە بەغداوە هاتووە دراوە بە بەڵێندەر نەدراوە بە موچە بەڵام موچەکەی پێدراوە موچەی ساڵی پێشووتری پێداوە ناقانونیەکە ئالێرایە بۆ ئەوە ڕای گشتیش بەلا ڕێیانە بێت باشە بەس پێ دوایە ئەم هەوڵە ینی خزمەت بە شۆڤینەکان دەکا گەر لە بەغداوە هەوڵێک بدرێ بۆ ئەمەوەستا من پێم وانە خزمەت بۆ شۆڤێنێت بکە هەموو هەوڵێت بۆ ڕێگری لە گەندەڵی باشە بەکاری دێنن بەکاری دێنن من ینی بۆ ئەوەی فکرەکەی من ئەمەیە بۆ ئەوەی ئەگەر هەرێمی کوردستان خۆی پەیوەست نەبێ بە یاسای نەوتەوە لە 2020 ئەگەر بەشە بودجەکە بەشە نەوتەکە نەدا جا 250,000 ڕقمێ لێ ئەبڕێت لە 2020
حکوومەتی عێراق بەشەم بودجەی هەرێمی کوردستانی بڕی لێرە نەڵێن خەتای ئەو پەرلەمانتارانەیە لێم تێگەی لە بنەڕەتا خەتای ئەوان نییە خەتای ئەوەیە یاسای نەوتی جێبەجێ با بیانی نەدەن بەدەسەوە بەڵام من پێم وایە حەقی خۆیانە لە بری ئەوەی بڕۆن بۆ محکەمە با وەزیری دارایی بانکەن بۆ پەرلەمان باس سەرۆک وەزیران بانکەن بۆ پەرلەمان بڵێ چەندێ پارەت نارتووە بەچی دراوە چۆن دراوە ئەوراق و بەیاناتی لێ وەرگرن من پێم وانە دروست ئەمە ڕێگا پەرلەمانتاریەکەیە چکە کە لە ئەم مەرحەلە بێئومێد بووی ئەو جا پەنابەی بۆ محکەمە یعنی من تەجروبەیەکی کەمیکاری پەرلەمانیم هەیە خۆم کۆمەڵە دۆسیە لە پەرلەمانیشم لێ کردووە بێئومێد بوومە و جا بردوومە بۆ محکەمە لێ نەتیجەی نەبوو ئەو جا بردوومە ئەم ڕێگان تا ئێستا من پێم وانە گرت بێتە بەر پێم وانە چکە بێ وەزیری دارایی کە کوردە سەرۆک وەزیران بابێت لە بەردەم پەرلەمانە بۆ نمونە تا ئێستا ئەم ساڵ ئێمە 4 میلیارد دۆلارمان ناردۆ بۆ هەرێمی کوردستان لە تەنیشتیشە با هەرێمی کوردستان بێ نوێنەرین بێ بزانم 4 میلیارد دۆلارە لە چیا خەرج کراوە بە ئەوراق و بە داتا چکە ناکرێت لایەنە قسە بکەین من ێستا بڵێن بەتەنیا ئەوە حکوومەتی عێراق دەمە محکەمە محکەمەش دۆسێکم لێ وەرنەگرێ وەزیری دارایی جواب نەداتەوە هیچیش لە ژیانی فەرمانبەران نەگۆڕێت دۆسێکەش وەک خۆی بڕوە هیچ ئێمە نەتیجەی نییە بەڵام ژوارەی یاسایی پەرلەمان تار داوای وەزیری دارایی بکەن داوای سەرۆک وەزیران بکەن ئیجباریە نەبێت لە بەردەم قاعی پەرلەمانە ئامادە بێت بۆ ئیجباریە نەبێت ڕوونکردەوە بدا و ئەو کاتەگەی بە نەتیجەش بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی پێش ناوبڕەکە بەڕێزت باس لەوە کرد کە پێویستە مەسەلە لەو موچە و دواکەوتنەی کە لەگەڵ عێراق بڵین ڕێک بکرێتەوە ئێستا بەشیەوە داهاتمان هەیە مەسەلەن داهاتی هەرێم کە دەتوانرێت ئەمە ڕێک بکرێتەوە دواکەوتنێکی ئێستا مانگی 4 دابەشێکرێ بەڵام مانگی 7 لە عێراقەوە هاتووە خۆی ئێستا
ناڕوونیەکی گەورە لە داهاتایە کاک حەکیم خۆی هۆکارەکەی ئەمەی خوارەوەیە. ئێستا ئەو پارانەی کە ئەدرێ بە وەزارەتی دارایی لە داهاتی نەوت نزیکەی 350 میلیارد دینارە. خۆی داهاتەکە چەندە؟ بەرمیلێک تەنیا نزیکەی 90 دۆلار سەریکە عەرزەکەم لە هەر بەرمیلێک نزیکەی 90 دۆلار. یعنی صافی بەرمیلێک خۆی سە بەرمیلی برێن نزیکەی 62 کاکە تۆ بڵێ 50 نەخێر 40 بڵێ 30 معقول نییە 90 دۆلار، یعنی 90 دۆلار دێ بە وەزارەتی دارایی. ڕۆژێکەڵێ قەرزی تورکیای پێدەدەن، ڕۆژێکڵێن پارەی کۆمپانیا ئەجنەبیەکانی پێدەن، ڕۆژێک کۆمەڵە کۆمپانیایان دروست کردووە خۆیان بە ناوی خزمەتگوزاری نەوت و بە ناوی سکیوریتی و ماوانە 10 میلیۆن دۆلاریان پێدەن. لەبەرەوەی تا مڕاجعەیەکی جددی بە ئەم سیاسەتەی نەوتان نەکرێت ئەم دۆخە ڕۆژ بە ڕۆژ بۆ بەرەو خراپبوو نەڕوە و ئەوەشی لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2014 منم ڕۆ لە نووسینێکە بە بەڵگەوە هەندێشتم بڵاو کردوێتەوە. قەیدانەکەی دروست کرد دۆسیەی نەوت بوو. ساڵی 2014 لە تەلاری پەرلەمان وەفدی سەرۆکایەتی حکوومەتاتن وەزیری سامان سروشتەکانیان لەگەڵ بوو، منش وەکو نوێنەری گۆڕان بەشداریم تیا کرد لە کۆبوونەوە. وتیان ئێمە ئەگەر خۆمان نەوت بفرۆشین سەر بەخۆ ئەو پارەی دەستمانەکەوێت لە بەغدا زۆر زیاترە لەوەی کە لە بەغداوە دەستمانەکەوێت، واتە خۆمان نەوتەکە بفرۆشین زیاترمان دەسەکەوێت. بۆ نمونە وتیان ئێمە داهاتی نەوتمان لە ساڵی 2016 38 میلیارد دۆلارە بێت، بەڵام هەموو 2016 3 میلیارد دۆلار داهاتی نەوتی دیار بووە. 38 لەکوێ 3 لەکوێ. وتیان لە 2016 ئاستی بەرەبێنای نەوتە گەێنینە ناوخۆ بەبێ کەرکووک ملیۆنێک و 600,000 بەرمیلی عەفو 1 ملیۆن و 600,000 بەرمیلی ڕۆژانە. ئێستا کە 430,000 هێشتا نەگەشتەوە بە 500,000 شنێک ملیۆنیە. ئەمان کۆمەڵە ڕقەمی خەڵەتیان وت، کۆمەڵە کە لە سا 90 داتاکان نادروست بوون بۆ ئەوەی لە بەغدا دابڕێن خۆیان سەربەخۆ نەوتەکە بفرۆشن. کە سەربەخۆ نەوتیان فرۆشت ئەوە نەتیجەکەیەتی لە بەرمیلە 90 دۆلار بمێنێتەوە. کۆمەڵە کۆمپانیای سکیوریتی و خزمەتگوزاری مەسئولی حزبی بێ بۆ ملیۆنێر، حکوومەتێکی قەرزاری بەڵێنتر، قەرزاری بانک، قەرزاری هاوڵاتی، قەرزاری مۆزەف، قەرزاری خانەنشینی، سیاسەتی نەوت بەمە فەشەلێنە. و ئەگەر بەم عەقڵ و مەنتقە بچیتەوە لەگەڵ عەبادیە دیسانەوە مفاوەزات کەی بە دنیاییەوە ئەم جارە قەیدانەکە زۆر لە 16 قوڵترە بێتەوە. عەفو لەگەڵ عادل عەبدولمەهدیە قەیدانەکە زۆر لە 16 حەجمی حەقیقی خۆت بە وردی بەوەی باشترین بژاردە بۆ خەڵکی هەرێمی کوردستان چییە؟ بۆیە ئێمە ئەمە حەلەکەی لەگەڵ بەغا ڕێکەوین بە دەقیقی چەندمان دەسەکەوێ ئەو جا داهاتی ناوخۆ بە دەقیقی دیاریکەین چکە پلانی گۆڕان یاخود بڵێن پلانی وەزارەتی دارایی ئەمەیە چەندمان لە داهاتی ناوخۆ دەسەکەوێ چاکسازی لەم داهاتە نەوتەش بکەن ئەوەی بۆ جەنابە باسم کرد بەوە من پێم وایە توانێ هەنگاو بە هەنگاو بکرێت. واگەر ئەمە نەکرێت ینی بۆ تاریخەیڵێم لە 2020 قەیدانێکی زۆر قوڵڕۆکات. باشە مەوەستۆیکە لەگەڵ بەغدارێک نەکەین باسی نێتێکی باشێ بۆ ڕێکەوتن. باش ئەی ڕۆڵی وەزارەتی دارایی چێکە بەڕێز دەڵی لە داهاتی نەوتەنا 350 میلیارد دینار ئێستا دێتە وەزارەتی ئەی ڕۆڵ وەزارەتی دارایی چیانی بۆ نمونە ئەگەر داهاتەکە 600 میلیارد زیاتر بێ 350 نیوێنێتە نێتە وەزارەتی دارایی. کاکین کاک حەکیم وەزارەتی دارایی مەسئولە لەسەر تەنظیمی داهاتی ناوخۆ و ئەعلانیکە، مەسئولە لەسەر تەنظیمی داهاتی خاڵە سنووریەکان و داخەڵیکە، بەڵام وەزارەتی دارایی لە تورکیا نەوت نافرۆشێ وە قوربان ئەو پارەکەی دەست ناکەوێ ئەو ئەڕوا ئەڵێ وەزارەتی سامان سروشتەکان نەوتم بەرێ ئەڵەوە نەمفرۆشتووە، یعنی ئەو نەیفرۆشتووە پارەکە نێنێتەوە. باشە بەڵام ئەگەر ئێمە لەگەڵ عێراقا ڕێ بکەین 250,000ەکەی بینێ بووە ئەمەی تریش بخێ بە فشار هەم لە پەرلەمان هەم لە بە ئەنجومەنی وەزیران هەم بۆ ڕێی عامیش ئەعلان کرێت هەم بۆ ڕێی عامیش ئەعلان کرد ئەوش بەچی حەلە بێت بە قوربان بە سندوقی داهاتە نەوتەکان حەلە بێت. سندوقی داهاتە نەوتەکان کە ئیتفاقیەکمان هەیە بۆی دروست ببێت هەمومان ێ بڵێ ئەمە داهاتی نەوتەکان ئەمە کۆی مەسروفاتەکان و هەم بۆ پەرلەمان و ڕێی عامیشی لێ ئاگادار کرد. باشە ینی وەزارەتی داراییش لە نەتیجا پارە لە سندوقی داهاتە نەوتەکان وەرەگرێت. باشە ینی پێ ئەوەیشی بە قانونە کاکە بە قانونە ئەمە. باشە ئەیشی وەزارەتی دارایی نیە ینی هەموو داهاتی نەوت بێتە وەزارەتی دوایی قەرزەکان بدرێتەوە نەوەکو بە تەنها 350 ناڵێم کاکە تۆ قسەکەی من بەلاڕێ ئەمە بە
قسەکەی من بەلاڕیام نەبە ناڵێمیشیوە بەڵێ ئەبێ پارەیە وڵاتەمووی لە وەزارەتی دارایی بێ ئەبێ پارەیە وڵاتەمووی لە وەزارەتی دارایی بێ بەڵام ئێستا کە من و تۆ گفتوگۆەکەین وەزارەتی داوای داهاتی نەوتم بەرێ ئەڵێ نەمە داهاتی نەوتە باشە ئەو نەوت نافرۆشێ عنی هەموو خەڵکەزای وەزارەتی دارایی نەوت نافرۆشێ وەزارەتی سامانە سروشتەکانە سەرۆکاتی حکوومەتە سەرپەرشتی ئەم پرسەیەەکە بەس وەرگرتنەوەی داهاتیش وەزارەتی دارایی یان سامانە سروشتەکان وەرگرتنەوەی داهات لە سامانە سروشتەکان لە بانکە کێ پارەکەی خاتە بانکەوە سامانە سروشتەکانی خاتە بانکەوە مەشە لە بانک پارەکە وەرەگرێتەوە خۆ وەزارەتی سامانە دارایی لەکوێ دنیا لێک وڵاتما پێم بڵێ بڵێ وەزارەت بە عێراق و عێراق سۆمۆ نەوتە فرۆشە کاکە گیان دوای پارەکە بۆ بانکی مرکزی وەزارەتی دارایی و خەرجکردنی لە موچە وەزارەتی دارایی عێراق نەوتە فرۆشێ بەس لە عێراقیشەوە هەیە لە بانکی مرکزی وەرەگرێت بەڵێ لە عێراقەوە هەیە مەسەرەن داهاتینەوە 600 میلیارد بۆ نمونە دینار بێتەنە بە وەزارەتی دارایی بڵێنەوە 350 میلیارد بۆ بەربینە نەوت لە بەغا 62 نەخێر عێراق دەوڵەتە کاکە عێراق بەڵێ تێکڕای ئەمماەوە نەوتمان فرۆشت نەخێر بەرمیلێکە وەندەیە کۆی داهاتەکە 7 میلیارد دۆلار بوو بەو سیستەمە مالیەی کە لە عێراق هاتووە دانرێت بە قانون دانرێت و سەرفەکرێت بەڵام لایرێمی کوردستانە ئەمە نییە من باسی واقعەکەت بۆکەم کە ئێستا ئاوایە بەڵ باشایی ئێستا داهاتینەوت دەچێتە کوێ لە کوردستانەوەندەیە واگەدار بن دەچێتەکان بانقەوە کاکە وەڵی پێشتر لە بانکی کوردستان و بەڵام نازانم مثال لە بانک کوردستانە لە ئارتی بانکە بەڵام هەر لە بانکی ئەهلیە هەر لە بانکی ئەهلیە وەزارەتی دارایی لێوە وەریەکرێ خۆی وەزارەتی سامانە سروشتەکان و سەرۆکاتی حکومەت سەرپەرشتی پرۆسەی فرۆشتی نەوتیانە کرد ئەوە بوو لە حالێک بانکەوە یا لە تووشیاوە ئەهێنراوە بۆ بانکێکی ئەهلی لێرە وەزارەتی دارایی لە ڕێەوە وەریەگرتەوە باشە ماگانە چەند قازانجەکە و بانکە ئەهلیە لە گۆڕینەوەی پارە و لەو بڕەپارەی کە لەوێدانرێ حکومەت خۆی بانکی نییە لێی دابنێ خۆی بڕەپارەیەکیان من پێم وایە بڕەپارەیە بە حواڵەوەرەگیری ئەهێنرێتەوە تەحویلات پاشانیش بۆ هەموو بانکێک بە پێی سەعری بانکی مرکزی 170 دۆلارە یا ڕۆژانە دیارەکرێت 170 160 نیوە ئەدرێ پێیان تەبانەوانیش بە 120 خۆی لە بازار 120 ومانەزای وانە 120 بەڵاموان بە 170 و 160 شکێنەوە ئەو فروقاتە هەمووی قازانجە بۆەوە باشە ئەی سەبارەت بە وەزارەتی پێشووتر زۆر زیاتر بوو چکە پێشتر کاکە حەکیم پێشووتر خۆڵانزای ناندە مەرحەلا 100 دلار 125127 بووە بانکی ئەهلی مانکە بووە 20 میلیۆن دلاری تەنیا لە گۆڕینەوە دەستکەوتووە باشە دەمێ ڕاشتان بزان لەسەر زیادکردنی یاریدەدەرێک بۆ سەرۆکی حکومەت بۆ مەسەلەی وزە وەدانەوەی ئاشتی ئەورامی ڕاتان چییە پێتان وایە وەزارەتی سامانە سروشتەکان خۆ چی لە بەسەر دێ وەکو وەزارەت لەم کابینێ طبعا من ڕێی من سەبارەت بە وەزیری پێشووی سامانە سروشتەکان ڕێیەکی سلبیە و ئێسەش وتم ئێسەش باسم کرد کە هەموو ئەم قەیدانەی ئێستا تووشمان بووە بۆی سیاسەتی چەوتی نەوتەوە بوو ئەو بەعەلەنی وتومە لە هەموو مەرحەلەیەکە ئایڵێ ینی ئەو قسانەی کە من لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان 3 ساڵ پێش ێستا کردومە 2 ساڵ پێش ئێستا شەیکەم و هەمووشی هاتەتیوە بە بەڵگەشەوە تەسجیلم کردووە یاری دەدەر پۆستێکی فعلی نییە و لە قەراری سیاسیشان نییە زیاتر بابەتەکە بۆ ڕاوێژکردن و پرسکردنە ئەگەر بڵێ بەڵگەش چییە بەڵگەشم ئەوەیە کە ێزە لە مفاوەزاتی دۆسیەی نەوت و ڕێکەوتن لەسەر موچان نییە بەڵام خۆی پێشووتر کەسێکی ئەساسی بوو بەڵێ لە نووسراوەکەی حکومەت هەمانەوە دەسەڵاتانی پێدراوەتەوە کە وەزیرەی بوو وایە وان نییە چۆن لە باسی مادەی بەڵێ یاسای نەوت و غاز بەڵ مەسەلەن کاکە گیان باش بیخوێنەوە ئەڵێ بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غازەکە بەڵام ئەندامی ئەنجومەنەکە نییە واتە قۆی قەراری نییە من پێتەڵێ ئێستا حەساسترین دۆسیە دەبێت ئەندامی ئەنجومەن دەڵێ بەشدارشتنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی نەوت و غازیش دانێ بەرنامەی کاری کۆبوونەوەکانیش دانێ قەرار دادا بە قوربان دانیشێ قەرار نادا عوزوو نییە عوزوو ئەندام نییە ئێستا من ئەندامی لیژنەی داراییم
ئەتوانم بچم بۆ کۆبوونەوەی لیژنەی یاسایی لە پەرلەمان، بەڵام بۆم نییە دەنگ بم، بەڵام ئەتوانم بچم. ئێستا مەسیرترین قەرار کە پەیوەندی بە ئایندەی حکومڕانی لە هەرێمەوە هەیە، کە پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە، کە پەیوەندی بەش باشبوونی ژیانی خەڵکەوە هەیە، ڕێککەوتن یا ڕێک نەکەوتنە لەگەڵ عێراق ئەوانە بەڵێ ئەمەیە. وەزیری سامانە سروشتیەکانی پێشووتیان نیە ئەمە، بینیتان لە هیچ ڕسمێکە، بینتان لە هیچ کۆبوونەوەیەکە، ئەمان گاوێکی باشە کە شتێکی باشە بینین با تەییدی کەین. یعنی کاک حەکیم ئەم قەراری دژایەتیە باش ببینە، خراپ ببینە، هەر قەراری دا دژی بی، ئەمە زۆر خراپە. ئێستا من یەک نمونەی بەسیطی بۆ هەڵێم. ئێستا ئەگەر یەکێک بڵێ هیوادارم ئەم حکومەتە سەرکەوتوو بێت، لەوانەیە 200 کەس بۆی بنووسێ قسەی خراپی پێ بڵێ، وانە حکومەت سەرکەوتوو بێ ینی شەقامە بێت، یعنی کارەبا بێت، یعنی موچە بێت، یعنی ژیانی خەڵک باش بێت، یعنی شەفافیەتە بێت، یعنی گەندەڵی نەمێنێت، یعنی مافیاگەری و چێتەگەرایی نەمێنێت، وانە حکومەت سەرکەوتوو بێ ئەمەیە هەمووی قسەی پێڵێ. بەڵام یەکێ بڵێ هیوادارم ئەم حکومەتە شکست بێنێ، هەمووی لە بەخوا زۆر بەخیرەتە ئافەرم حکومەت شکست بێنێ، یعنی کارەبا نەبێ، یعنی جادە نەبێ، یعنی چەتەگەریە بێ، یعنی مەسئول هەڵقوێتە سەر خەڵک، یعنی وەکو ئێسەی دووگی حیوان و جگەر و جگەرە و سەرانە لە خەڵک وەرگیرێ، یعنی نەوت بدزێ، شکستی حکومڕانی یعنی ئەمە. من پێم باشە پێم سەیرە، یعنی خەڵک هەمیشە لەگەڵەوە بڵێ هیوادارم حکومەت شکست بێنێت، هیچ شتێک چاک نابێت، باشە کە باش چاک نەبێ و ڕێ نەکەین لەگەڵ بەقا و حکومەت شکست بێنێ، لە نەتیجا بەخوا نەکوڕی مام جەلال نەکوڕی مەسعود بەرزانی ئەمانەی چیان پێکیان ناچیژیان نابێ، بێژیانیش نابن، ئەوەی ئەمێنێتەوە خەڵکە فەقیرەکەیە. بۆیە لە شوێنێک گەندەڵیەکمان بینی ئەبێت بە نوکی تیژی قەڵەم لەسەری بنووسین، قسەی جددیمان هەبێت، هەنگاو بنین، هەموو هەنگاوێک بۆ چاکردنی. بەڵام لە شوێنێکیش شتێکی باش هەبوو تەیدیکەین، یعنی مەسەن ئەگەر ئێستا قەرارێ هەبێت لەگەڵ بەغار ڕێکەوتن بکرێ و مەعاش و ژیان و گوزەرانی خەڵک باش بێ با تەیدیکەین. ئەگەر ئێستا خەریکی ئامادەکاریەکین بۆ ئەوەی قانونی ئیسلاح تێپەڕێ با تەیدیکەین. ئەمەی کە خەڵک هەر لەگەڵ ڕەشکردن نابێت من پێتەڵێم خۆشە بپرسە، ئێستا ئازای ئەمشەو یەکێ بنووسێ بڵێن چە هیوادارم ئەم حکومەتە سەرکەوتوو بێت، بڵێن چه کۆمێتی خراپی بۆ دێت، لە نەتیجا حکومەتی سەرکەوتوو یعنی چی؟ یعنی ژیانی خەڵک باش بێ، یعنی شەفافیەتە بێ، یاسا سەروەر بێەوە. بەڵام بنووسە هیوادارم یا دڵنیام ئەم حکومەتە شکستێنێ، خەڵکە وێڵە زۆر بەخیرەتی، بەڵام بیر ناکاتەوە شکستی حکومڕانی یعنی شکستی ژیانی خەڵک. باشە بەس کاگەلی زانیارەکان لەبارەی ئاشتیۆگرامیەوە مەسەلەن تاوانی چووکە لە فەرمانەکەی حکوومەتدا لە خاڵی پێنجم دەڵێ ئامادەی کۆبنەوەکانی ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز دەبێ بە پێی مادەی 4 لە یاسای نەوتوغاز هەرێمی کوردستان، کە مادەی 4 باز لە پێکاتەی ئەنجومەنەکە دەکات کە وەزیریش خۆی ئەندام دەبێت. اینجا باسی مادەی ببوورە، باسی مادەی شەشەمیش دەکات، مادەی شەشەم دەسەڵاتەکانی وەزیر و ئەرکەکانی وەزارەتەکەیەتی. کاکە گیان تۆ جارێک گوێ لە قسەکەی من نەگرت، باگوێم لێگرت، بەڵە گوێ لێ نەبوو، زۆر باش ئاگادارم، ئیشیشم تیا کردووە، باشە زانم دەسڵاتەکەی جێ، باشە زانم نەتیجەکەشی چییە. من وتومە ئامادەی کۆبوونەوەکانە بێت، نابێتە ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز، ئامادەی کۆبوونەوە ئەنجومەنی هەرێمی 5 کەسن، مادەی 4 دەڵێ بە پێی مادەی 4 دەبێتە ئامادەی کۆبوونەوەکان. سەرۆکی حکوومەتە کاکە ئەندامی ئەنجومەنی نەوتوغاز 5 کەسن، سەرۆکی حکوومەتە جێگرەکەیەتی، وەزیری داراییە، وەزیری پلاندانان و وەزیری سامانە سروشتەکانە. باش یاری دەدەر نییە. من پێتەڵێم حەساسترین مەوزوع ئێستا مفاوەزاتە لەگەڵ عێراقا، لە هیچ کام لە کۆمونەکانە ئێوە ئاشتێورامیتان بینی لە وەفدەکە هەیە نەخێر نییە. ئێستا فایلی نەوت خۆکی ئەوێ ئەوەی یە دوای ئاشتێورامی لەو باشتریا خراپتر نابێت. قسەکەی منەوەیە با قسەکەی منەوەی ئەو خراپ بووە، هەیوانێ ئەوەی دێت ئەبێتە وەزیرم فایلێ دێتە خراپتر بێ لەو. بەڵام ئەمە تەقیم بۆ شتێکە کە ناتوە ناتوانری بیکەین. بەڵام ئێستا حاڵەتی ڕوویداوە ئەم بەڕێزە لە سەرۆکی لە وەزیری سامانە سروشتەکان دوورکەوتەوە، لای من نقطەیەکی گەشە. ئەگەر یەکێکیش قەراری داوە بڵێ ئەمە هیچ نییە، ئەوە کەیفی خۆیەتی، لای من نقطەیەکی گەشە. باشە بەس بەڕێزت ینی زیادکردنی ئەندامێکی ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز بە پێی بڕیاری حکوومەت لە کاتێکە لە یاساکە باز لە وەزیری سامانەکان و پلاندانان نەکەوە غەڵەت بەڵ ئەندام زیاد ناکرێ بە قوربان، ئەندام زیاد ناکرێ. چۆن بەرداری کۆبوونەوەکان ئامادەی کۆبوونەوە یعنی ئەندامنە.
ئێستا من ئەندامی لیژنەی داراییم بەیانی ئەتوانم بەشداری کۆبنەوەی لیژنەی یاساییکەم لە پەرلەمان بەیانی ئەتوانم بەشداری کۆبنەوەی لیژنەی کشت و کاڵکەم لە پەرلەمان بەشداریەکەی سەرنجە دەی ڕائەدەی بەڵام لە قەرارا نیت باش ئەنی بەڕێز پێ دوای دەسەڵاتەکانی پێشوش هەموو لە وەرگیراوەتەوە هیچ دەسەڵاتێکی نەخێر هیچ دەسەڵاتی وەزیری نییە باش نیاڵم هیچ دەسەڵاتێکی نییە ڕاوێژی پێیەکەن ڕائەدا ئەوەی لە قەرارەکە بەڵام دەسەڵاتی وەزیری سامانە سروشتەکان لە سا 5 دەسەڵاتی وەزیریشی نییە کە کتابی ئیمزا کرد بۆ نەوتی سپی گازوای لە کڕی عقدیە کرد نەوتێ فرۆشت پارێ هاتەوە پارە نێ هاتەوە نەوت بە پارەی پێشوەختە فراشە قەرارێدا لەگەڵ بەخار ڕێکەوین قەرارێدا لەگەڵ بەخار ڕێک نەکرد ئەمانە هیچی نەما باڵ زۆر باشە بە سەبارەت دوا پرسیارم سەبارەت بە مەسەلەی چاکسازی پێ دوای لەم کابینێت چاکسازی دەکرێت گەشتبینی من گەشتبینی و ڕەشبینی نییە واقعبینیەوە ئێمە هەندێک ئیتفاقیاتمان کردووە کاکە حەکیم قانونی ئیسلاح تێپەڕێ و ئێستا لە ئامادەکاریین بۆ تێپەڕوونی ئەم قانونی ئیسلاحە طبعاً لە یەکی نۆی تر پەرلەمان تەفعیلە بێتەوە ئەگەر قانونی ئیسلاحەکە لە کاتی خۆیان تێپەڕی کەواتە نێتێکی گەورە هەیە بۆ چاکسازی ئەگەر تێنەپەڕی کەواتە نێت نییە اتفاقمان هەیە سندوقی داهاتی نەوت دروستکەین چاک بوو ئەوە نێتمانەیە اتفاقێکمانەیە بۆ حکوومەتی ئەلکترۆنی و سیستەمی بانکی بۆ موچە و ئەوانە چاک بووین کە ئەگەر نا من باوەڕم بەشتی پێشوەخت نییە و بەشداری گۆڕانیش لە حکوومەتە لە پێناوی ئەم ئیسلاحاتانە بووە هیوادارین بکرێ و ئێمە وەکو خۆمان ئەو وەزارتانی کە لای خۆمانە بە هەموو توانایەکمانەوە ئامادەکاریەکەین طبعاً وەزیر ئەندامی ئەنجومەنی وەزیرانە و بێ بە هاوکاری سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بیکە و ئەم ئیسلاحەشە بێ هی هەمومان بێت ڕەخنەگرتن ئاسانە کاکە حەکیم هەر لای یەکێتی و پارتی زۆر ئاسانە ئاسانە ئەمشەو بڕۆینە سەر تەلەڤیزیۆن بڵێن ئەمانە گەندەڵن مافیان دزن تاڵانچین ئەم وڵات زۆر ئاسانە بەڵام کاتێک بە عەمەلی ئەیکەی بە عەمەلی ئەدەی لە جەرگیان ئەوەی کە بۆ نمونە کەسێک 15 ساڵە بەناوی وەزیر هەمومانە 6 ملیۆن دینار وەرەگرێ کە ئەی بڕیت ئەو جارە کاردانەوەکانی ببینە هەزاران کەسن بە ناوی عەمید و عەقید و لیوا و مدیر عام بە یەک کتاب 251 کەس یەک کتاب لە سعاتێ موظف نەبوونکراون بە مدیر عام کە ئەمانەیە خەیتە بەرگی قانونی هەیە پێشمەرگەی دێرین نەبووە بە پێشمەرگەی دێرین کرابووە هەیە جاش و مستەشار بووە ئەمانە بە ئیش زۆر قورسە من دایماڵێم زۆر ئاسانە معارەزە بوون زۆر ئاسانە بەڵام کاک عەلی ئەمانە گەندەڵن دزن تاڵانچین دا ئەوە چی بەڵام خۆشت پێشتر خۆش ئەم گەندەڵ و تاڵانیت بینی لەکوێ ئەم گەندەڵی و تاڵانیت بینی بە عەمەلی بڕۆی بیکەی و ئەبێ ئیتیفاق لەگەڵ یەکێک شابکەی خۆی کردوویەتی ئەخرەمە دوو جار قورسە خۆ خۆت بەتەنیا لە حکوومەتابی زۆر ئاسانە وانە ئەیکە من قەرارە دەم ئەبێ ئێستا ئێمە بڕۆین ئیتیفاق لەگەڵ یەکێکا بکەین خۆیم کەسەی بە وەزیر تەقاعود کردووە خۆی ئەمەکرا جام کەسە ڕەنگ دەگۆڕابێت بەڵام وەکو هێزە معنەویەکە وەسف بکەین بۆیە یعنی هیوادارم ئەگەر ئیسلاحێکرا لە شوێنێ تەیدیکەین گەندەڵیەکیش لە شوێنێکرا دەیانجار ڕەخنەی لێ بگرین بیدەینە دادگا بیێنینە پەرلەمان بەڵام ئەوەی کە پێت وا بێ عەمەلیەی ئیسلاح من پێم وا بە گۆڕان بەردێکی زۆر قورسی هەڵگرتووە ئەم بەردە زۆر قورسە چونکە ئیسلاح لە مواقعە زۆر قورسە ئەگەر کرا ئەمە سەروەریەکی زۆر گەورەیە ئەگەریش نەکرا بەڵێ سپاس دەکەم کاغالی سپاس دەکەم هەرچەندە خۆشت پێشتر باس لەوە دەکەێت کە چاکسازی لەگەڵەمانە ناکرێت سپاس دەکەم سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس